لألقي حوتمي برنامج SPSS باس لا يساي find correlation between below variables دكين ليرا دا أم ياسا بكارتيتم بدوزينيو بيوندي نيوان سيكو راودا ليرا لسيرج دنوسين SPSS كليك لسر برنامج دكين وەکو گوتمان لێرانە فایل یەکەممان ئیش پێ نابێت لێرانە لە variable view گۆڕاوەکانی خۆمان داخلەکەین لێرانە سێ گۆڕاومان هەیە ئالوودەبوون بە یاری وا لەگەڵ خەمووکی و گەشتبینیمان هەیە لێراندا چونکە ئالوودەبوون بە یاری سپیسی لەگەڵدا ئەم بەرنامەش قبوڵی سپیس نەکا بۆیە لێرە بە تەنیا ئەنووسین ئالوودەبوون ئینتەر دەکەین لە دووەم دەنووسین خەمووکی گۆڕاوی دووەممان خەمووکیە ئینتەر گۆڕاوی سێممان گەشتبینیە ئینتەر دەکەین لێرانەدا لە دیسیمێل ژمارەکانی خۆمان دەکەینەوە سەفەر لێرانەدا لە variable view تەواو بووین ئێستا دەچینە data view ژمارەکانی خۆمان داخلەکەین لێرانەدا ژمارەکانی خۆمان داخل کرد پاشان دەچین کلیک لەسەر ئەنالایز دەکەین پاشان کلیک لەسەر کۆریلیت دەکەین پاشان کلیک لەسەر بیڤاریای دەکەین لێرانە گۆڕاوەکانی خۆمان تەحلیل دەکەین هەرسێک گۆڕاوەکانی خۆمان تەحلیل دەکەین کلیک لەسەر شیفت و ئاماژەکە داگرین پاشان لێرانەدا ئەم ئاماژەیە داگرین بە لای ڕاستی شاشەکەوە دەبین لێرانەدا ئەم یاسا وەکو یاسای تێست ڕێتێست نییە کە پێرسون و سپێرمە هەردووکی کلیک لەسەر بکەین بەڵکو لەم یاسادا بەس کلیک لەسەر پێرسۆن دەکەین واتە کلیک لەسەر سپێرمان ناکەین واتە بەتەنیا کلیک لەسەر پێرسۆنی دەکەین لێرانەدا تەواو بووین کلیک لەسەر ئۆکەی دەکەین لێرانەدا ئەم خشتێکە وەڵامی هەرسێک گۆڕاوەکانمان بوو لێرانەدا بۆ ئەوەی بزانین کە پەیوەندی هەیە ئەم سێ گۆڕاوانە یاخود پەیوەندی نییە لێراندا ئێستا لێراندا لەم یەکەڕە کە حسابی بۆ ناکەین بۆچ حسابی بۆ ناکەین چونکە لێرەدا ئەم ژمارانە کە لێرە نووسراینە لێرانە دیسان دووبارە بووینەوە بۆ ئەوەی کاراسانی بخۆمان بکەین لێرانەدا لەم یەکانەڕە حسابیان بۆ ناکەین کە دەکەونە لای سەرەوە لێرانەدا حسابی بۆ دەکەین لێراندا ئێستا دێن ئالوودەبوون پەیوەندی نییە بۆچی پەیوەندی نییە چونکە نە هیچ ئەستێرەیەک دیارکەوتووە نە سیگنیفیکنتەکەمان دیارکەوتووە بۆیە دەڵێن ئالوودەبوون پەیوەندی نییە بە خەمووکی و گەشتبینی لێرانەدا دێن خەمووکی بزانین پەیوەندی هەیە لەگەڵ ئالوودەبوون لێرانەدا خەمووکیش پەیوەندی نییە بۆچی پەیوەندی نییە چونکە سیگنیفیکنتەکەمان لێرە 0.52 واتە گەورەتر لە 0.05 و هیچ ئەستێرێکیش نییە بۆیە دەڵێن پەیوەندی نییە و لێرانەدا گەشتبینیش پەیوەندی نییە بۆچی پەیوەندی نییە چونکە گوتمان سیگنیفیکنتەکەمان لێرانە گەورەتر لە 0.05 و هیچ ئەستێرێکیش دەرنەکەوتو بۆیە دەڵێن پەیوەندی ئەم گۆڕانە پەیوەندیان نییە لێرانە شاتمە کۆتایی ئەم یاسا هیوادارم سوودێکی باشتان لێ بینی بێت